بینەرانی عزیز دیارە چەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەرەوەی کە کێنەوانی ئێستا لە زیندان و شوێنی ڕاگیراواندا ئازاد دەکرێن. دیارە لە ماوەی دوو هەفتەی ڕابردوودا ئەنجومەنی دادوەری بە بڕیارێکی هاوبەش لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان کە لیژنەیان پێکێنا بوو هەندێک لەوانە ئازاد کران کە لە زیندانەکاندا و لە ماوەی قەدەغەی هاتوچۆ مافی ئازادکردنیان هەبوو. لە هەمان کاتدا هەندێک لە ڕاگیراوانیش بە مەرجی تایبەتی ئەنجومەنی دادوەری و هەمانگی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستاندا ئازاد کراون. بەڵام ئەوەی کە هەندێک شت تا ئێستا نادیارە باز لەوە دەکرێت کە هەندێک گیراوی دیکە هەندێک بێ ئازاد بکرێن. لە هەمان کاتدا ئەوانەی کە ئازاد دەکرێن بڕیار وایە ئایا لێبوردنی تایبەتە یاخود لێبوردنی گشتی کامە تا ئێستا ڕوون نییە، چونکە ئەوەی کە پێویستە بە لێبوردنی گشتیەوە دەبێت پەرلەمان دەری بکە، ئەوەی کە پێویستە بە لێبوردنی تایبەتەوە دەبێت سەرۆکایەتی هەرێم بە هەمانگی لەگەڵ ئەنجومەنی دادوەریدا بڕیاری لێبوردنی تایبەت دەربکرێ. ئەمە لە کاتێکدا لە ئێستادا زیاتر حکوومەتی هەرێمی کوردستان سەرقاڵە بەم پرۆسەیەوە و ڕوونیش نییە تا ئێستا کێنەوانەی کە قەرارە لە داهاتوویەکی نزیکدا وەک ئەنجومەنی دادوەری بڵاوی کردوێتەوە ئازاد دەکرێن. بۆ قسەکردن لەسەرەوەی کە کێنەوانەی ئازاد دەکرێن لە هەولێرەوە ڕاستەوخۆ بەڕێز زیا پێترۆس سەرۆکی دەستەی مافی مرۆڤی هەرێمی کوردستانمان لەگەڵایە. بەڕێز کاک زیا ئەگەر گوێت لەمان بێ سڵاوی خوال لێبێت ئەم کاتت باش. ئەگەر لەوێەوە دەست پێ بکەین ئایا ئەوانەی کە ئازاد کراون جگەل لە ڕاگیراوەکان باز لەوە دەکرێت تەنها ئەوانە بوون کە لە ماوەی قەدەغەی هاتوچۆیان مافی ئازادکردنیان هەبووە، ئایا جگەل لەمانە کەسی تر ئازاد بۆ وەکو لە چوارچێوەی لێبوردنی تایبەت یاخۆت ڕێکارەکانی دیکەدا؟ بەڵێ بەیانیتان باش، بەیانی بینەران باش، ئینشەڵڵا ساغ و سەلامەتی بۆ هەمولایان. بڵێ ئەوانەی کە ئازاد کرانوە بە هەردوو بڵاوکراوەکانی ئەنجومەنی دادوەری ئەوەی دوێنێ و ئەوەی پێشی هەفتەیەک لەمەوبەر ئەمانە کاتی خۆی ئێمەش هەروەکو دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ داوای ئەوەمان کردبوو کە لە ڕاگیراوان و لە چاکسازیەکان قەڵەباڵغێکی زۆر هەیە و لەبەر ئەوەی ئەم ڤایرۆسە مەترسە زۆر و ترسناکە پێویستە ئەم شوێنانە تۆزێک چۆل بکرێتەوە. ئەوە بوو پرۆسەیەکیاندانا بۆ ڕاگیراوان. تەبیعی هەمووان دەزانین ئێمە ڕاگیراوان سەر بە وزارەتی ناوخۆن ئەوە بووکەوە بە کەفالەت ئازاد بکرێن و هەروەها ڕاگررتنی هەموو ئەم ڕێکارانە کە داوای قەزایی هەبیتن یاخۆ ئیلقاقە بزەبیتن ئەوانە لەبەر ئەوەی ئێستاش پشووە تەعجیلیان کرد بۆ کاتێکی دیار بۆ ئەوەی ئەم قەڵەباڵغیە دروست نەبیتن. ئەمە لە ڕاگیراوان. بەڵام لە هەمان کاتدا هەر دەستەی سەر بەخۆی مافی مرۆڤ کارێکی زۆر جددی کرد لەسەر وەزعی ئەوەی کەوا لە چاکسازیەکانیش قەلەباڵغ هەیە و کێشەیەکمان هەبوو وەختی خۆی لە هەند بەندکراوان وەمانیان گرتبوو لەبەر ئەوەی دەیانەوێ بە مەشمول بن بە ئیفراج شەرتی یعنی ئازادکردنی بە مەرج. بەڵام دیار بوو ئەنجومەنی دادوەری ڕایەکی تری هەبوو کەوا بە پێی یاسا ئەمانەی کە تومەتی تیرۆرن نا ئەمە شمولیان ناکە. اینجا هاتینەوە تەبیعی ئەم ماوەیە دووبارە ئەم مانگە زیاتر لە مانگەگە ئێستا لە پشووینە ئەم کەیسانەی کەوە مەشمول بن بە ئیفراج شەرتی پێویستەوانە ڕۆژانە کاری لەسەر بکرێت. دیارە ماوەیەکی زۆر لەوانە مابوون. ئەوانەی کە ئێستاش کە ئازاد کران هەمویان ئەوانەی کە مەشمول بوون بە ئیفراج شەرتی کە دەیانگرێتەوە ئەوانەش زمنی ئەم مەجموعان لە سلێمانی و لە هەولێر و لە دهۆک. هەروەها ئەوانەی تەبیعی کە لە ڕاگیراوان وەکو جەنابەت باس کرد کە لە قەدەغەی هاتوچوو سەرپێچیان کردبوو و ئەوەش بۆ 5 ڕۆژە نازانم هێشتێکی وایەکەوە خرێتە زیندانی تر ئەوە مادەکەی تەواو دەبیتن ئەوانش ئازاد دەکرێنەوە. زۆر باشە کاسیە کەواتە هیچ لە ئارادا هەیە لە چوارچێوەی لێبوردنی تایبەت یاخۆت لێبوردنی گشتی چکە باستەوە دەکەن کە هێشتا لیژنە تایبەتەکەی کە پێکێنراوە لە کۆبوونەوەکانی بەردەوامە. بەڵێ پێشەکی ئەمە لێبوردنی گشتی نییە و ئەم کارەی ئێستا دەکرێتن چی لەو لیژنەی کە لە ئەنجومەنی دادوەری دەستنیشان کراوە و چی ئەو لیژنەی ئێمە وەکو دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ هەر لە خۆمان لە دەستا دامان مەزرات هەردووچیان ئەوانە باسی لێبوردنی گشتی ناکەن، چونکە لێبوردنی گشتی پێویستی بە یاسایە لە بەرلەمان.
و ئەبێ بەرلەمان بوونی هەبی و دابنیشی و پرۆژە یاسا دابنێ و لیژنەی یاسایی تاوتۆی بکاتن اینجا خوێندنەوەی یەکەم و خوێندنەوەی دو ماوەیەکی زۆری دەوێ ئێمە لێرە هەوڵدانمان ئەوە بووە کەوا بەم ساتە وەختە ئەم وەزعی ئێستا کە لەم ڤایرۆسین و ئەم کۆمەڵە خەلکانە کە لە ناو چاکسازیەکانن بین ئەم شوێنە لەبەر ئەوەی زۆر قەڵەباڵغی تیاکەوتووە و خوانە کە ئەگەر حالەتەك ڕوو بداتن هەموو ئەوانە توژە بن بین ئەمە درێگە چارەسەرێک ببینین چۆن ئەمانە کەمیان بکەینەوە کەواتە ئەمە حالەتێکی ئستیسنائیە لە بۆ ئەم وەزعەیە ئەمە لێبوردنی گشتی نییە بەلکو چەند پیشنیارێکە و ئێمە وەکو دەستەی سەر بەخۆی مافی مرۆڤ هەر لە سەرەتای مانگی سێ ئاگاداری ئەم وەزعە بووین پاش ئەوەی کەوا ڤایرۆسی کۆڕۆنە تەشەنەی کردووە بوونی هەبووە ئەوانەی کاتنەوە لە ئیران و ئیتر چەند حالەتێک دروست بوو ئێمە یەکسەر ترساینکەوە ئەمان بەندکراوەکان لە شوێنێکی داخراون و تەنانەت ناتوانش بچنە دەرەوە ینی بۆ شوێنێک وە قەلەباڵغ زۆرە و خودی چاکسازیەکان ئەوانەی کە لە سیستمی نێودەوڵەتیش دروست کراون بۆ 9 نەفەر و 10 نەفەر زیاتر یەک ژوور نایگرێتەوە بەڵام لە ژوور هەیە زیاتر لە 20 نەفەر ینی هەموو چاکسازی 900 نەزیلی تایە بەڵام لە چاکسازیەکان 2200 و 2300 مانەتە زیاتر لە حەدی خۆی بە دوو جار زیاتر دووجار و شتێک کەواتە ئەم قەڵەباڵغیە بەڕاستی کێشە دروست دەبیتن هەستین چی بکەین نامەکەم نرد و بە نووسراوی فەرمی بۆ سەرۆکایەتیەکان هەرسێ سەرۆکایەتی بۆ بینینی ڕێگە چارەسەر ئیتر بە دوای ئەم مەوزوعە ئێمە هەر بەردەوام بووین وەکو دەستە لەسەر ئەم مەوزوع ئەو پەیوەندیکردن لەگەڵ داواکاری گشتی واروەها لەگەڵ برادەرانی لە ناو ئەنجومەنی دادوەری و دادوەرەکان و بەرلەمانتاران گەیشتینە حەلق قەناعەتەکەوە ئەنجومەنی دادوەری لیجنەیەکی دامەزراند وەکو یەکێک لە ئەندامەکانی خۆی نوێنەر و لە داواکاری گشتی نوێنەری هەبوو هەروەها لە وزارەتی ناوخۆ و لە وزارەتی کاروباری کۆمەڵاتی چکە بخۆتە نەزانن چاکسازیەکان هەمووی سەر بە وزارەتی کاروباری کۆمەڵایەتینە وهروەها یەکێک لە ئاسایش و یەکێکیش دەبی لە پێشمەرگەش لەگەڵیانەبی چونکە ئێمە لە ناو کەیسەکانیش ئێمە هەمانە دادگایەکانی سەربازی و دادگایەکانی سەربازی ڕێکارە یاساییەکەیان جیاوازە لە شارستانی لە جالەبەر ئەمە ئەبێ ئێمە پێداچوونەوەش بەو حالەتانە بکەین ئەو سەربازانەیەکەوە بە دادگای سەربازی هاتینە گرتن و حکمیان لەسەر دراوە ئەمە تا ئێستا کاری لەسەر نەکراوە بەڕاستی بین ئەوە بووکەوە ئەم لیژنەیەدانڕا دەستەی مافی مرۆڤ لەگەڵی نەبوو ئێمە لەجنێکماندانە بۆ بەدواداچوون واروها بۆ ئەوەی هەماهەنگ بین لەگەڵ لجنەکەی ئەنجومەنی دادوەری و بۆ ئەو بینینی ڕێگا چارەسەرە بۆ دانانی میکانزمێک بۆ ئەوەی چۆن بتوانین ئەم سژنانە کەمی بکەینەوە وتەبیعی ئێمە وەکو دەستە بەردەوامین ئێمە بە بەردەوام سەردانی سجون دەکەین لە هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و بە بەردەوامیش داتامان هەیە ئەوە بۆ ئێمە کۆبوونەوەی خۆمان کرد بە ئۆنلاین دووسێ کۆبوونەوە دوێنێ پێرێ ئێوارە ئاخر کۆبوونەوە بوو و هەموو شتەکانمان تەرتیب کرد و راپۆرتەکمان ئامادە کرد دوێنێ بەیانی راپۆرتەکە ئامادە بوو بە کاملی بە هەموو داتا و بێس و بە ژمارە و لە هەر چاکسازی لە چاکسازیەکان و چوار ڕاستپاردەمان داوە و ئەمەشم ڕەوانە کرد بۆ سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی بەرلەمان و لیژنە تایبەتەکان کە لە ناو بەرلەمان و سەرۆکاتی ئەنجومەنی دادوەری و وزارەتە پەیوەنددارەکان و سەرۆکاتی داواکاری گشتی زۆر باشە کاک زیە ئێوە لە راپۆرتەکانتان و ئێستا وەک خۆت ئاماژەت پێکرد لەوەی بارودۆخی ناو چاکسازیەکان قەرەباڵغە چاکسازیەکان لەمە زیاتر سزەدرا و ناتوانن هەڵبگرن و ئەمە قسەی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و وەزیری ناوخۆشە کەواتە ئێوە لێبوردنی تایبەت یاخۆ ئازادکردنی زیندانیان لەبەر ئەوەی کە شوێنیان نییە بۆی ئازادیانەکەن یان ئەگەر چاکسازیەکانمان فراوانتر بوونایە ئیدی ئێوە کەستان ڕەنگە ئازاد نەکردایەوە پێشنیاری ئازادکردن لە ئارادا نەبووایە بەڵێ بەتەکیت ینی بەشێک لە قسەکانی جەنابتان من هاوڕام لەگەڵتان ینی ئەگەر چاکسازیەکان شوێن هەبوایە و ئەم قەڵەباڵغیە نەبوایە و ئەم ڤایرۆسە نەهاتبایە و مەترسی لە ژیانیان نەبوایە
بەتەکید لەبەر ئەوەی ئەمە دەسەڵاتی دادگاییە و سەروەربوونی یاسایە و ئەوانەی کە سەرپێچیان کردیە ئەمە بەپێی یاسا حکم دراون و ئەبێ مدەی محکومیەکەی خۆیان تەواو بکەن ئیلا بە ئەوەی کەوا چەند ڕێکارێکی یاسایی هەیە مەسەلەن بۆ نمونە ئازادکردنی مەرجدار ئازادکردنی مەرجدار یەکەکە لە ڕێکای یاساییەکانی ینی ئەوە لە قانونی شیادا ئەوە ئەو مافە دەدرێتم بۆ زیندان بۆ ئەوەی کە بەندکراوە کاتێک کە مدەی محکومیەکەی خۆی زیاتر لە سێ لە سەرچاری مدەکەی خۆی بە تەواوی بەڕێک و پێکی پابندبی بێ ڕێنماییەکانی سجن بەرەو چاکسازی دەڕواتن پەشیمانبی لەو تاوانێک کە کردی و نایکاتن ئەتوانێت بگەڕێتەوە دووبارە بۆ کۆمەلگا وەکو هاوڵاتیەکی ئاسایی بەتەکی ئەو فرسەتەی یاساژ ئەو فرسەتەی بۆی داوە کەوا تۆزەک لە مدەی محکومیەکەی بۆی کەم بکرێتەوە بۆ ئەوی بتوانی بگەڕێتەوە دووبارە لە بۆ کۆمەلگا بەڵام ئێمە ئێستا لە وەزعێکی ئیستیسنای لە دوو حالەت لە وەزعی ئیستیسناین وەزعی یەکەم لە هەر چاکسازیەکانی ئێمە وەکو باسم کرد لە خودی خۆی کە دانراوە بۆ ژمارەیەک لە بەندکراوان بەڵام دوو قات ئەوەندەی تێدایە اینجا ئەم ڤایرۆسەش هات و ئەم ڤایرۆسەش وهای لێ کردکەوە بیر لەوە بکەینەوە ئیتر ئەگەر ئەمە حالەتە گڕوو بداتن چی بەسەر ئەوان ئەقەومێ ڕاستە ئەمانە سەرپێچیان کردیەوە حکمیان خواردۆ بەڵام خۆ مافی ژیانیان هەیە خۆ ئەوە مافی تەندروستیان هەیە خۆ مافی ئەوەیان هەیە کەوا هەموو شتیان پارێزراوبی و تووشی نەخۆشی نەبن کەواتە ئەم بیرۆکە بەم شێوە هات و لەبەر ئەوە ئێمە وەکو دەستە ئەمە ئەڵێن ئەم حالەتەی ئێستا ئەڕوو ئەداتن ئەمە حالەتێکی ئیستیسنائیە لێبوردنێکی ئیستیسنائیە پێویست دەکە ئیمڕۆ هەنگاوێکی بۆی بنین و بەلکەم بتوانین ئەم خەلکانێکە لە ناو سجنن بزانن ئایا بزانە ژیان چەند مەترسیدارە بە یەک ڤایرۆس چی لێ هات ئەمەش بیتە هۆکارێک بۆ ئەوان بۆ ئەوەی پەشیمان بن بۆ ئەوەی جارێکتر ئەم تاوانە نەکەن بۆ ئەوەی جارێکتر بابند بن بە ڕێکارە یاساییەکان لە ناو کۆمەلگا و بتوانن بگەڕێنەوە سەر ژیانی زۆر باشە و بوونی نوێنەری وەزیری وەزارەتی ناوخۆ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی لە ناو لیژنە باڵاکەیە دیارە پێویست و گرنگە بەڵام خۆبوونی نوێنەری دەستەی سربەخۆی مافەکانی مرۆڤیش ضرورە لەوەی کە لە نزیک و لە ناو لیژنەکەیە چاودێری ئەو ئازادکردنە و کۆبوونەوەکان بکا بۆچی ئەوە نوێنەرتان لەو لیژنەیەدا نییە لەبەرەوەی ئەم لجنەیە ئەگەر تۆ سەیری کەی ئەوانەی کە نوێنەرن لەم لجنە هەمویان سەر بە حکوومەتن ئەمە یەک و دەستەی سربەخۆی مافی مرۆڤ دەستەیەکی سربەخۆیە دوو ئەوانەی کە لە نام ئەم لجنان ئەوانە بۆ دانانی میکانیزمە و زۆربەیان وەکو بڵێن هەر هەمویان گشتیان تەنانەت نوێنەری پۆلیس و نەبی لە هەر لە ئیش و کارەکانی خۆیان لە ئیشی دادگا و ئیشی یاسایی دەکەن سێ ئەوانە لە دەسەڵاتێکی تەنفیزین یعنی نوێنەرایەتی دام و دەستگایەکانی حکوومەتیان کردیە کە ئەوان بریاردەرن یعنی بە تایبەتی لە ئازادکردنی مەرجدار وەکو کە ئەنجومەنی دادوەری بەوە دادگایەکانی هەرێمی کوردستان پێی بەرپرسە مەسەلەن مولەتدانی زیندانیەکان درێژکردنەوەی مولەتیان لە 5 ڕۆژ بۆ زیاتر کە داوامان کردیەوە شکر بۆخوا پەسەند کراوە ئەمە لە وزارە ئەنجومەنی وەزیرانە دەسەڵات دەداتن بۆ وزارەتی کاروباری کۆمەڵایەتی مەسەلەن ڕاگیراوان و ئازادکردنیان بە کەفالە و ڕاگررتنی ڕێکارە یاساییەکانی تازە بۆ ئەوەی زیندانیەکان زیاتر ڕاگیراوان زیاتر نەکەین لە گرتوخانەکان دەسەڵاتی وزارەتی ناوخۆیە ئەمەش هەر لایەنێکی حکومیە ئێمە وەکو دەستەی سربەخۆی مافی مرۆڤ هەر بە خۆمان بە یاسای خۆمانەوە ئەو ئەرکەی کە لە سەرمان ڕاستپاردراوە ئێمە دەستگایەکی چاودێرین زۆر باش چاودێری وەزع دەکەین زۆر باشە کاک زیا لە دوێنێەوە کۆ دەکەین و اینجا راپۆرتی خۆمان ئامادە دەکەین زۆر باشە لە دوێنەوە دیارە کۆبوونەوەی ئەو لیژنە باڵایە ئەنجام دراوە و دیارەوەی کە پێویست بووە بۆ ئەوانی کە مافی ئازاد بوونیان هەبووە لە چوارچەوەی ئیفرات شەرتی و لە چوارچەوەی ئەوانەی کە لە ماوەی قەدەغی تووشی مافی ئازادکردنیان هەبووە بەڵام ڕێکارەکانیان دوا کەوتووە لە بەرنەبوونی دەواموە ڕاگیراوانیش بە مەرج ئازاد بکرێن لە بەروی کە شوێنی زیندانەکان قەرەباڵغا ئێستا بۆچی ئیدیل دوای ئەمە کۆوە بێتەوە ئایا بەتەمای لێبوردنی تایبەتن و ئەم لێبوردنە تایبەتە زۆر قسەی لەسەر
لەسەرەکرێت لەگەڵ لێبوردنە گشتیەکانی دیکەشە هەمیشە قسەیان لەسەر کلاوەڕڵا بردوودا ڕخنەیان لێ گیراوە کێنەوانەی کە دەیانەوێت ئازادیان بکەن ئێوە کۆی کە چاودێرن هیچ زانیاریەکتان لەسەر کۆبوونەوەکەی دوێنەی لیژنە باڵاکە هەیە کە ئایا بەکوێ گەیشتون بڕیاریان لەسەر کێداوە کە ئازادی بکەن بە لێبوردنی تایبەت یاخۆت ڕێکارێکی تایبەتی بەڵێ بەتاکید ئێمە ئاگامان لە لیژنەیە و بە بەردەوامی ئێمە هەماهەنگین لەگەلیان چی بە پەیوەندی تەلیفۆنی چی بە حالەتی ورتر وەرکە وەرگرتنی زانیاری و خودی خۆم و برادران لە دەستە وەکو بەڕێوەبەری گشتی بەتاکید ڕۆژ بە ڕۆژ ئاگادارین چی دەکرێت چونکە ئەم مەوزوعەکە دەستەش دەیگرێتەوە و یەکەکە لە ئەرکەکانی دەستە وەکو جەناب دووتت چاودێریکردن لەمەنەک بەس چاودێریکردن بەلکو بینینی ڕێگە چارەسەریش ئەرکی ئێمەیە هەر لەبەر ئەوە ئێمە وەکو دەستە کە باسم کرد لە لیژنەکەی خۆمان و ئێمەش هەستاین بۆ دانانی میکانزمەک وەکە یەکێک لەو میکانزمانێک کە ئێمە دامان نابوو بۆ ئەم مەسەلە بۆ ئەم حالە ئەستیسنائیە ئەوەیە کەوە لە دەسەڵاتی وەزیری کاروباری کۆمەڵایە زیاد بکرێ ئەی بەمامەعنا هەموارکردنەوەی سیستمی چاکسازی هەموارکردنەوەی سیستمی چاکسازی ئەوە دەگرێتەوە یعنی ئەو دەسەڵاتێکە دەدرێتن بۆ وەزیری کاروباری کۆمەڵایەتی کە سەرپەرشتی چاکسازیەکان دەکاتن کە ئێستا تەنها دەسەڵاتی ئەوەی هەیە 5 ڕۆژ مولەت بداتن لە بۆ گەوران و 7 ڕۆژیش بۆ ناو جوانان جگە لە ڕۆژی ڕۆیشتن و هاتن ئەم مولەتە زیاد بکرێتەوە لە 30 ڕۆژ ببیتە بۆ 30 ڕۆژ و هەروەها دەسەڵاتیش بدرێتن ئەگەر دنیا ئەگەر ئەم وەزع هەروەک خۆی مایەوە دەسەڵاتی هەبیتن بۆ درێژکردنەوەی بۆ ماوەیەکتر ئەمە بەڕاستی ئەمە پەسەند کرا لە لیژنەی باڵا لە کۆبوونەوەکەی پێشی چەند ڕۆژێک ئێمە مەسەلەن داوای ئەوەمان کردیەکەوە لێبوردنی تایبەت تاوتۆ بکرێتن و ئەمە ئاسانە بۆ ئەوەی کەوا جێبەجێ بکرێت چونکە پێویستی بە بەرلەمان نییە ئەمە تەنفیزکردن و بڕیاردان لەمە لە دەسەڵاتی سەرۆکایەتی هەرێمە تەواوە ئەنجومەنی دادوەری ئەبێ بێتن دابنیشی بێ میکانزمێک دابنێ ڕێکارێک دابنێ پلانێک دابنێ بزانی چێنە ئەوانەی کە مەشمولن بۆ لێبوردنی تایبەتی ناوەکان بەپێی کەیسەکان و تایبەتمەندی کەیسەکان پاش ئەوەی کەوا بەدووادا چوون لە چاکسازیەکان بکەن ئەم لیژنەش ئەم کارەی کردووە و ئەزانم ناوەکان دەخرێتە ناو لیستەک اینجا ئەمانە ئەنێرێتە سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی هەرێمیش تەبیعی بە ئەوان زۆر باشە کەواتە کاک زیا دوێنێ لیژنەکە بڕیاری لەسەر کێداوە بۆ ئازادبوونیان من نازانم ئەوە تۆ ئەبێ لە لیژنەی خۆیان بپرسی کێ ئەوەیان داوە ئێمە کاری خۆمان ئەەکەین ئەوە ئیشی من نییە لە چێ بریار دەدەم بۆ ئازادکردن ئەمە ئیشی ئەوانە ئەو لیژنەی کە لە ئەنجومەنی دادوەری تشکیل کرا ئەبێ لەوان بپرسی ئەوان با پێت بڵێن ئێوە کە چاودێرێکی ئەم میکانزمت ئێمێ ئەوەی کە ئێمە دەستە کاری لەسەر دەکەین و بە دوادا چوونی بۆ دەکەین وە چاودێری دەکەین زۆر باشە کاک زیاد دیارەوە کاماژت پێکرد کە ئەمە پرۆسەیەکە بێ سەرۆکایەتی هەرێم دوجار پەسەندی بکە بەڵام زیاتر ئەوەندەی کە دەبینرێ بە لیژنەکانەوە و بە کاروبارەکانەوە هەست بەوە دەکرێت کە حکوومەتی هەرێم زیاتر دەیەوێ بەم کارە هەستێت بەڵێ بەتەکید خۆی دوو لایەنە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو ئەنجومەنی وەزیران بڵێن ئەو دەسەڵاتێکی دیارکراوی خۆی هەیە و سەرۆکایەتی هەرێم دەسەڵاتی تری هەیە یعنی مەسەلەن حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانی وەکو حکوومەت موافقت بکاتن لەسەر لێبوردنی تایبەت چونکە لێبوردنی تایبەت تەنها دەسەڵاتی سەرۆکی هەرێمە مەسەلەن نەحکوومەت و نەسەرۆکایەتی هەرێم ناتوانن ئێستا بڵێن ئێمە لێبوردنی گشتی چونکە دەسەڵاتیان نییە دەسەڵاتی بەرلەمانە لەبەرەوە دەسەڵاتەکان دابش کراون هەر یەک ئەنجومەنی دادوەری مەسەلەن ئێمە مەسەلەن وەکو دەستە داوامان کردی یەکێک لە خاڵە لە پیشنیارەکانی ئێمە ئەوە یەکەوە ئاسانکاری بکرێتن لە ئازادکردنی مەریشدار چونکە ئێستا ئازادکردنی مەریشدار یعنی بین دووکەوانە ئەلئیفراج شەرطی تۆزێک ئاستەنگ بووە تۆزێک زەحمەت بە زەحمەتی بەکاری دەینن ئەو پەڕی بڕگە یاساییەکان بەکاردەینن و هەندێک شتیش هەیە ڕەنگە بە یاسا
دیار نکراوە کە ئەوە مەشمول نییە وەکو ئەو حالەتێک کە لە سلێمانی لەگەڵ ئێمە ڕووداوەمانیان گرت بەلکو ئەنجومەنی دادوەری مەسەڵەن ئەڵێتن نەخێر ئەوانش ئەیانگرێتەوە ئەمە کێشەیەکە یا ئێمە داوامان کردیە لە ئەنجومەنی دادواری بۆ ئازادکردنی مەریشدار تۆزێک ئاسانکاری زیاتر بکرێ بۆ ئەوەی زیاتر لە خەڵک بێنەوە زۆر باشە کاک زیایەوە ئێمە تا ئێستا هەمانە زیندانی ئەوانەی کە لە یاسای بەرلەمانی یەک و بەرلەمانی دوو سزادراون یاسای تیرۆر هەتا ئێستا گیانە کراوە ئەم تیرۆرە چییە ئەو تۆمەتێک کە کردویانە تیرۆری ناو خۆمانەیە خەڵکی کوردستان و تیرۆری عەرەب و بڵین نێودەوڵەتیەکانمان هەیە ئەمانە چۆن مامەڵە لەگەڵیان دەکرێت چونکە هەرێکە کەیسی تایبەتی خۆی هەیە مەسەڵەن مادە هۆشبەرەکان مادەی هۆشبەر هەیە کابرا بە یەک دەست شیت حەب تەنها بە یەک شیت حەبیان چەند حەبک گیراوە 5 ساڵ و 6 ساڵی خواردووە بەڵام زۆربەی لە بازرگانەکان ئەوانەی کە بە مادە هۆشبەر بازرگانی دەکرێن تا ئێستا نەگیراون و تا ئێستا کەس پرسیاریشیان لێ ناکاتن ئەمانە تۆزێک نەعەدالەتی هەیە بەڕاستی لەناو ئەو وەزعەیە ئەمە ئەبێ هەمووی چارەسەر بکرێتن یعنی بۆ ئەوەی کە لەناو بەند کراوەوە ئەوەی کە لەناو سجنە ئێستا ئەویش هەست بکاتنکەوە یاسا بوونی هەیە و مخالفەیەکی کرد و ئەبێ عقوبەکەی خۆی بکاتن جا ئەمانە هەمووی بەڕاستی ئیمڕۆ یعنی وەختە بابێن ئەمانەش هەمووی ئیستیغلالی بکەین پێداچەونەوەک بکرێتن بۆ ئەم یاسایانە پێداچوونەوەک و هەموارکردنەوەی بەعزە سیستمی یاسایی لە ناو هەرێمی کوردستانیشە ئەویش پێویستمانە هەتا ئێستا زۆر یاسامانەیە ئێمە ئەڵێن بە پێی بریاری مەجلس قیادەت الثەورە المنحل کە ئەوە چەند ساڵێکە ئەسڵەن نیزامی بەعز لەماوە ئەمانە هەمووی بەڕاستی پێویستە زۆر باشە کاک زیا دوایین پرسیارم ئەگەر زۆر بە کورتی وەڵامم بدەیتەوە لەگەڵ وەزعی ئێستا بگونجێ ئەمانە ئەبێ کاری لەسەر بکەین ئەگەر زۆر بە کورتی وەڵامم بدەیتەوە سپاس دەکەم ئایا ئێوە لە پێشنیار و ڕاستپاردەکانتان ئەوانە دەگرێتەوە کە لە ماوەی مانگی ڕابردوودا مانگرتنیان ڕاگەیان بووە خۆش تا ئاماژەت پێکرد کە لە سلێمانی هەندێک حاڵەتان ڕوبەڕوو بووەتەوە دوازەح نەبوو دەنگت چێن ئێوە هیچ پێشنیارێکتان بۆ ئازادکردنی ئەوانە کردووە بۆ سەروی خۆتان کە ئەوەی کە باست کرد لە سلێمانیمانیان گرتبووە ڕوبەڕوویەوە بووبوونەوە و نەتان دەزانی چۆن مامەڵیان لەگەڵا بکەن و دەسەڵاتیش لای ئەنجومەنی دادوەری بوو بەڵێ ئەوانەی کەبوتم باسم کرد کە لە سلێمانی و هەندێک لە هەولێرشمانە بووکەمانیان گرتبوو وەختی خۆی ئەوە بووکەوە بە تیرۆر حکم دراون و سێ لەسەر چاری مدەکەی خۆشیان تەواویان کردووە کەواتە ئەوانیش داوای ئەوەیان کرد کەوا ئەوانی ئەبێ مەشمول بن بە ئازادکردنی مەریشدار و ئێمە تەبیعی سەردانی ئەوانمان کرد و سکاڵای ئەوانمان وەرگرد و ئاگاداری لایەنی پەیوەنددارمان کردووە لەگەڵ محکەمەی تەمیز و لەگەڵ ئەنجومەنی شوورا و هەندێک یاسای تریشمان هەیە کە ئەمانە چۆن دەیانگرێتەوە و یەکێک لە پیشنیارەکانی ئێمە لەناو ئەم چوار پیشنیارەی ئێستا کە تەقدیممان کردیە بۆ ئەم لایەنانەی کە باسم کرد ئەم مەوزوعەیە وەکو ئەڵێم ئاسانکردنی ئازادکردنی جێبەجێکردنی ئاسانکردنی مەریشدار چونکە ئاخرشت ئەنجومەنی دادوەری بە ئاشکرا بێمەی ڕاگەیاند و هەروەها بۆ ئەوانیشی ڕاگەیاند کەوا ئەمانە لەبەر ئەوەی تیرۆرن ئەوانە مەشمول نین بە ئیفراز شەرتی ئێمەش داوا دەکەین دووبارە چاو لێخشاندنەک بەوانە بکرێتن و بە تایبەتی ئەوانەی کە ناو خۆی خۆمان و خەڵکی کوردستان و خاڵێکی گرنگیشمان هەبوو ئەویش یعنی لە خاڵی چوارەمە لە پیشنیارەکانی ئێمە ئەویش ئەوەیەکەوە ئێمە ئیمڕۆ تقریبا 1659 بەندکراومان هەیە کە خەڵکی کوردستان نین عەرەب و هەندێک لە وڵاتەکانی ترن و ئەوانە ئێستا هەمووی بارگرانیەکی زۆر لە هەرێمی کوردستانیانداوە جگە لە وەزعی ئابووری و خرجی ڕۆژانەیان ئەمانش هۆکارێکن لە بۆ ئەم قەڵەباڵغە زیادە لە ناو چاکسازیەکانی هەرێمی کوردستان ئێرەش حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسە دەتوانی بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی فیدرال ڕێگە چارەک بۆ ئەوانە ببینی ئەوەیە ئەگەر بیان نێرێتەوە بۆ سجنەکانی فیدرال بەمەرجێک
ئەگەر ئەوانە حکمی لە سێدارەدانیان لەسرە ئەوانە نابی بڕۆنەوە چونکە ئەگەر بڕۆنەوە بۆ حکوومەتی فیدرال لەوێ ئەم سزایە بەکارە کاری لەسەر دەکەن بەڵام لێرە ڕاگیراوە ئەبێ شوێنێکی تریان با بۆ بینن یان بە بیگۆزنەوە بۆ دوو سیجنی ئێمە هەمانە لە سووسێ و لە چەمچەماڵ ئەوانە هەردووکیان سەر بە حکوومەتی فیدراڵن با لە چاکسازیەکانی خۆمان دەربینن بیخەنە ئەلەوێ ئەمە زۆر وەزعەکە بەرەو باشتر دەیباتن هەرچەندە ئەم بەندکراوەکان لە ناو چاکسازی کەم ببیتن ئەوەندە تۆ سیستمی چاکسازی زیاتر دەتوانی پەیڕەو بکەی ئەوانەی کە کۆمەڵ ناسن ئەوانەی کە دەروون ناسن ئەوانەی کە پاسەوانی دەکەن ئەوانەی کە فێری ئەم بەندکراوانە بۆ بەعزە مەواد و شت و چی وەکو پیشەیی بی چی بە خوێندن بی زیاتر فرسەتیان دەبیتن چکە ژمارەی بەندکراوان کەمە بکەواتە ئێمە ئەگەر لە ناو چاکسازیە فعلا بە پێی ستاندەری جیهانی بتوانین بەندکراوێکی محەدەد و ژمارەی تایبەتی خۆی هەمابی سیستمی چاکسازیش پەیڕەو دەکرێتن لەبەر ئەوەی ئێستا ئیمڕۆ بینایە باڵەخانەیەکی چاکسازی 900 نەفەری پێویستە تۆ بێی 2300 پێیدا بنەی تۆ ناتوانانی سیستمی چاکسازیەکەی خۆشت پەیڕەو بکەی مانای وایە ئەمەی کە ئەمە پێی ئەڵێ چاکسازی سیستمێکی فاشلانە دەبیتن تۆ هیچ چاکسازیت نەکرد لەسەر ئەو بەندکراوە لەبەر ئەوە زۆر حالەتمان هەیە ئەوانەی کە لە ناو چاکسازیەکان کاتێک کە مودەی محکومیەکەیان تەواو دەبی دووبارە دەگەڕێنەوە بۆ ئەنجامدانی هەمان تاوان لەبەر ئەوەی سیستمی چاکسازی بەباشی پەیڕەو نەکراوە. زۆر سپاس بۆ بەڕێز زیا پێترۆس سەرۆکی دەستەی سەربەخۆی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان سپاس بۆی کە لە شاری ئەولێرەوە لەگەڵمانە بوویت.